بەناوی بەرزەناوی بێهاوتا خوای ئاسمانەکان و زەوی. سڵاو بینەرانی خۆشەویست و ئازیز، هیوادارم لە هەر جێگایەکەوە بینەری بەرنامەکەمانن ساغ و سلامەت و لێو بەبزە بن ئینشەڵا. لە ڕۆژەکانی کۆتایی وەرزی زستان داین ئاو هەوایەکی یەکجار خۆش ئەوڕۆ هاتووین سەردانی ئاوایی بەردەڕەشان بکەین. ئاوایەک هەڵکەوتوو لە 27 کیلومتری باکووری ڕۆژهەڵاتی شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی موکریانی ڕۆژهەڵات و لە ناوچەی مەحاڵ هەڵکەوتووە. لەگەڵ ئاوایەکانی بادام و گردەگوڕێ و تاڵاو و قۆپی بابالی هاوسەیە. چیاکانی دەوروبەری ئەم ئاوایە بریتین لە مێردەکان، هەنجیران، قزڵداغ و پۆڵاڵۆ. لە بەری ڕۆژهەڵاتی ئاوایی ئەشکەوتێک هەر بە ناوی بەردەڕەشان هەڵکەوتووە. کانیاوەکانی ئاوایی بریتین لە هەمزاغا، کانی قادر، قۆقمیش و موچە. سەبارەت بە مێژووی ئەم ئاواییە دەڵێن ئەو ئاواییە پێکهاتە لە 4 ئاوایی بە ناوەکانی حاجی حەیز، کانی قادر، مامەکۆڵە و سەیدمینەیە کە بەهۆی نەبوونی ئاو لە جێگای ئێستەی بەردەڕەشان کە مەزرا بووە کۆبوونەوە و ئەو ئاواییان پێکێناوە. بەڵام سەبارەت بە کات و زەمانی ئەم ئاواییە کە کەنجی ئاوەدان بۆتەوە و سەردەمی چ دەسەڵاتدارێک بۆ هیچ زانیارێک نییە. سەبارەت بە ناوی ئاوایی لە چەند میتریم ئاواییە زنجیرە چێوێکی ڕەش بەرزایەکی زۆریان نییە، بەڵام درێژایەکان زیاتر لە 500 میترە و ئەو ئاواییە هەر بەو نێوە ناسراوە. کار و پیشەی زۆربەی خەڵکی ئەم ئاواییە ئاژەڵداری و کرێکاری و وەرزێڕیە. ئەم ئاواییە کەسایەتی یەکجار ناسرا و لەبەر دڵانی هەیە. کاکە ناسری ئاغابرا شاعیری ڕووناکدڵ کە ئێستا نیشتەجەی شاری مەهابادە خەڵکی ئەم ئاواییە بووە. جایستە لەگەڵمان هاوڕێ بن دەچینە ناو ئاوایی بەردەڕەشان بۆ ناسینی زیاتری ئەو خەڵکە. کەجان دەکرێت خۆتان بناسن؟ بسم الله الرحمن الرحیم. من محمودی مرادی خەڵکی ئاوایی بەردەڕەشان و شوڕای ئاوایی بەردەڕەشان. دەست خۆش کاکە مەحموود جان. کاکە مەحموود دەکرێت سەبارەت بۆ کارانەی کە تا ئێستا بۆ ئاوایتان کردو بەینوانی شۆڕایەک هەندێکمان قسە بۆ بکەن؟ وڵڵا ئەو کارانەی ئەمە دەورەی 3 ساڵ و چەند مانگیدا کە کردومانان دەوروبەری 2500 میترمان زلکاری ئاوایی کردووە کە بە سوورەتی قاناوی کردومانە. کاروباری لولەکەشیمان کردووە. حرز بێت لە خدمەتت کاروباری ئیجێ دەژنۆژی مزگەوتێمان کردووە. 2 دەفعە خیابانەکانمان هەموو خیزڕێژی کردووە. ڕێگامان بووە قەبرستانەکەی لێداوە. ئیمکاناتی ئاوایەکەتان چێ کاکە؟ چ شتایەکتان هەیە؟ ئیمکاناتی ئاوایەکەمان وەڵا خانە بێداشتمان لە ئاوایی هەیە، پۆزبانکمان هەیە، مخابراتمان هەیە، مەدرسەی ڕاهنماییمان هەیە، بەرقمان هەیە، تەلەفۆنیش کە تەلەفۆنەکەمان سیمکارتە سابیتمان نییە. کاکەجان کەمایستەکان و پێداویستەکانی ئاوایی بەردەڕەشان چن؟ وڵڵی پێداویستی کە لە هەندە حاڵی حازردا هەیەی گازمان نییە، گاز ڕسانی نەکراوە. جادەکەی کە متعەسفانە چەند وەختە ئەمە نامەی دەدەین بە فەرمانداروانە، نامەکەی کە جادەکەی چەند ساڵێکە ڕووکەشی دەوێت، جادەکەی ڕووکەشی دەوێت. لێرە ئینتەرنێتمان نییە، تەواو خەتی مۆبایلیمان نییە. حرز بێت لە خدمەتت ئەو شتانمان کە مکەسری هەیە، ساڵۆنی وەرزشی بۆ جوانان نییە، مەیدانی نییە. فەزا سەبزێکی کە بووە منداڵان تەعین دەکرێت، منداڵ قماری لێ بکەن کە فەزا سەبزێکیشمان نییە. هیواکە بە یارمەتی کاربەدەستان و بەهیمەتی خۆتان هەمویان چارەسەر بکردرێن. جاکە کە مەحموود جان جنابتان بەینوانی کەسێک کە هەر لەو ئاواییە لەدایک بوونە و لێرە نیشتەجێ بوونە و ژیانتان بەسەر بردووە، هەندێک باسی ژیانی خۆتانمان و ئەو ئاوایەمان بۆ بکەن. وڵڵی جا ژیانی ئەو ئاوایی کە ئێرە ئاوایەکی دێمەکارە، جەماعەت ئێرە فقط لە دامداری و کەشاوەرزی خەریک دامداری و کەشاوەرزیە. ئەمەش کە زەمانێک بۆ خۆمانەمە دامدار بووین، هاتووی شۆستانشتیمان دەکرد. ئەلعانیش ئەو دێ هەر ئاوە ماوەتە، وەلی وەسعێتی دیەکەی زیاتر بوو لەو زمانی کە مەسەلەن منداڵ بووم لێرە ئیبتیدایی دەمخێن، ئەو دەم ناتکێ و دەم چل ماڵک دەبووە هەن دەوروبەری 130 خانەوارە 500 چەند نەفەریشی جەمعیەتەیە ئەو دیە.
کاکەجان فەرمووتان دەچوونە چۆستانێ وایە گەرمێن و چۆستانتان دەکرد تا دەکرێت بۆمان باس بکەن باسی ئەو چوونە هەوار و هاتنەوەمان بۆ بکەن لەوێستان دەکرد چوونە هەواری کە لێرەمە دامدار بووین مەڕکەمان دەبر بووە شۆستانێکی بنێ شۆستانی ماین بڵاغی لە پشت شاندێژیە ئەو زمانی منداڵ بووم من بەو شتێ لێ ڕادەچوین ئەمە منداڵ بووین دەتێڕیان دەنێن خودداچی دەتێڕی وشتیان دەنێن کە دوو منداڵ ئێرە وشتریشی هەبوو ئەرێ وەڵامە بۆ خۆمان وشترمان نەبوو چەند ماڵی جیرانمان لێرە وشتریان نەبوو کە دەتێڕی وشتیان دەنێن ئەو لاشتی دیکەیان تێدنا بارسەنجیان دەکردین دێ بەدێ دەڕۆیشتین تا دەگەیشتینە مەقسەدی کە بۆ خۆشم هەر بەوەلەدی لە چۆستانی لە هەوارێکی بووم بە نێو مەحموودخانی هەر بە نێوێ کراوە من کاکە گوزەرانتان لەوێت چۆن بوو کاتێک کە منداڵ بوون دیارە کە منداڵێکی 4-5 ساڵی کارێک تایبەتیشی پێ ناکردرێت ستان دەکرد لەوێ وڵی گوزەرانی ما ئەودەم کە کەسمان لەدی نەدەما ئەم لەکنی بمێنم هەتاکە ئەودەم ئەوڵی ئیبتیدایوانم دەخێن دو دیسان دەچوومەوە چۆستانێ ولی منداڵ بووین لابێرمان دەگرت پێشی مەڕیمان دەگرت کە وەختێک مەڕان دەدوەشی ئەو کارانیان پێ دەکردین لەوێ ئەمن چەند ساڵێکیش کەودەم بە خودای سەریان هەر بە برینگی بۆ لێ دەدان برینگی کە مەڕی پێ هەڵدەپاسە خوورێکی سرە هەر بەی بۆ لێ دەدان لە چەند ساڵێک بەخڵی 6 ساڵ ئەو ساڵم سەرمەر بە برینگی لێددا کاکە لەو ژیانەی ڕازی بوون وەڕەزی ئەو ژیانە دەکەنەوە ئێستا بگەڕنەوە ڕابردوو ئەرێ وڵی ئەودەم زۆر خۆشتر بووە لەلحان کە هەرچەند ئەودەم ئیمکانات کەم بوو وەسیلە نەبوو لە دیەیەکی ئاوە ماشینێک نەبوو ترەکتۆرێک هەبوو دوو ترەکتۆر لەو دێی هەبوو ئەو دەم وشتر و حیبنە بێ وڵاغ و ئەوە هەبوو ولی بازم ئەمە بە گوزەرانی ئەودەمی ڕازی تر بووینە تا لەحانەکانە پس ئێستا کە لە ژیانی ڕابردووتان ئەوەندە ڕازی بوونا جا پێشەوەی کە بەیسلااو پێشکەوتویە لە ئاواییدا بە وجود بوانە چ بیرەوەرێکی خۆشتان هەیە بۆمان بژێرنەوە بیرەوەری وەک چۆن بڵێن هەز بیرەوەرێک بێ هەشتێک کە دوای ساڵهای ساڵ چ لە چۆستان چ لە ناو ئاوایی لە نێو مشکیەوەدا هەرماوەتەوە وڵی جا بیرەوەری ئەمن دەگەڵ ئامۆزاکەم بووم لەگەڵ ئامۆزاکەم بووم ئامۆزاکەم قەلومریکی دێ زۆر دەدزین حرز بێت لە خدمەتت نزیک 6 هەفتە قەلومریشە خوار بوو ڕۆژێکی دێتەوە نێو دی کابراایشی لێ بوو نەما خوددا عفویکانەی مامۆسوو بوو کوتی مامۆسوو لەبەر دەرکەی دانیش بوو ئەو مامەشنی ئەسحەدوو بێدا دەڕۆی دەستێک مریشێک لەوێت سینیان دەکردە لە وەڕان کوتێک ئەسحەدیان دیت هەڵاتن کوتی مامۆسوو پێکەنی ئەسحەد کوتی وە پێ دەکەنی مامۆسوو کوتی وەڵی دەڵە دایکی مەرنێشت و باب و خوشکی مەرنێشت و هەمووت خواردونە مەش دەخۆین بۆیە هەڵدەین ئەوم لەبیرە دەستت خۆش بە کاکە مەحموود گیان زۆر سپاس دیارەکە و قسە نەستەقانە وش بیرەوەرە خۆشانە هەر دەمێنەوە بەڕاستی ژیانی لادی ژیانی کاکە مەحمودێکە لە ئاوای دەژێ هەر بوو بیرەوەرە خۆشانە بەردەوامە کاکە مەحموود گیان دەستت خۆش دەکەم مەمنون سپاس. هەروەک پێشتر باسم کرد شاعیری پایە بەرزی کورد مامۆستا ناسر یاغابرا ناسرا بە مامۆستا ژاکا و خەڵکی ئەم ئاواییە بووە و ئەوە ماڵی مامۆستا بووە کە ئێستا مامۆستا البەتە نیشتەجێی شاری مەهابادە و لێرە نەماوە وەکی دەڵێن ئێرە کانیاوێک بۆ کەیشک بۆ و شێعری کانی مامۆستا ژاکا و تایبەت بەو کانیا هەڵکوتراوە کانی تۆ جێژوانی پەریەکانی قاتڵی من دەتۆی داشود پەنجەکانی دەزانی بۆ زۆر دێمەلات چون لە لای تۆ بەجێماون جێپیەکانی کاکەجان خۆتان دەناسێنن بەڵێ پێشکی بە خێراتنی دەکەم زەحمەت کێشاوە دەست و چاو خۆش بێ ئەمن بازیدی مرادیم خەڵکی بەردەڕەسان کاکە بازی گیان تەمەن و چەندە ئەمن تەمەنم 50 ساڵە تەمەند درێژ بنیشەڵاوە لە دیەوە ئاوایشن باو باپیریش و خەڵکیێرە بووە بەڵێ خەڵکی ئێرە بوومە باو باپیریشم هەر لێرە بوونە زەرت بنیشەڵا خەریکی چ کارێکن کاکە ئەمە بۆ خۆمان خەریکە شاوەرزین ئەکسەرێتی خەڵک دامداری دەکا بابیش مەلحان هەر دامدارە باپیریشم کە شاوەرزی هەموو نۆحە کارێکیان کرد تەنیا کارەکەتان هەر وەرزێڕی و کشت و کاڵە یا کاری دیکەش دەکەن
هەروانە وەرزێڕی دەکەین کە شاوەرزی دەکەین هەرێ وڵات خدمەت بێمزارت بن ئینشاءالله. ئەرێ کاکە وەکی جۆبیست بووم ئەو دارات فەرموتان تەمەنی زۆر و یان نزیک شاد بە 100 ساڵش ببێ بۆ بیاین بابوو باپیرتان چاندویانە لێرە ئەو دارە تەمەنی بەنیزێک 100 ساڵ دەبێ وەڵا دە پێشدا ژنێک بە نێو ژنی محەممەد خان ئەو دارەی لێداوە ئاغای ئێرە بوونە ئاغانە بۆ هەر شخصی بۆ وەلی نی محەممەد خان بوو پێیان دەکوون ئەو ژنی ئەو کاک محەممەدی ئەو دارەی لێداوە کە ئێرە ئەو خانمە چەقاندویەتی دوای وەش کاگناسریا قەبرا ئێرە ماڵەوان بۆ کڕیانە لە وەڵی انقلابەوە لە ساڵی 79دا من لێم کڕیون و هاتوومەتە ئێرە ساڵی 79 تقریبان 16 ساڵەوەی پێشەنگۆ کڕیتان ئێستا کاگناسر لە کوێیە کاکە هەستێک کاگناسر لە دانیشگایە دەرسێ دەڵێ الحەمدولای ئوستادا لە شاری مەهابادە لەو ساڵەوە ڕۆشتون بۆ مەهاباد لەو سارەیە چوونەت شاری ئەو دەم خوێندوویەتی وەلی تقریبن 2 ساڵ 3 ساڵە بۆ تەوستاد الحەملای دەرسێ دەڵێ الحەملای کاکە پۆس کاگناسر خەڵکیەوە وای بۆ بە بێناسن وایە هاوتەمەنی ئەوەیە بەڵێ هەم 30 ساڵین هەم کلاسیش بووینە لەگەڵ کاگناسری هەم کلاس بوونە پۆز لە مەدرسە بەڵێ لە مەدرسەیەرە هەم کلاس بووینە هەرێوەڵ سەواد و چەندە کاکە ئەم بۆ خۆم پێنجمی ابتیدایم خوێندی وەلی کاگناسر خۆشبەختانە ئیدامەیدا و ڕەسەرکەوت ئەمن بابم نەهێش ئەڵبەتە هەر بێم زەڕەت بن ئینشاءالله کاکەی جانجاگەر لەگەڵ کاکە ناسر هاو کلاسی بوونە و هاوپۆل بوونە حتمما بیرەوەریش و هەیە وایە لەو دەم جا دەکرێت بۆمان بژێرنەوە لەو بیرەوەرە خۆشانە ئەمە دەگەڵ کاگناسر کەودەم منداڵ بووین خلیشتێن زۆر بوو لە دێی بەفردەباری ڕۆژێکی ئێوارە چوین لەو قەبران خلیسکێنێ بکەین لەو هاستەی ئێرە سازمان کردمان بۆ بەیانە سەهۆڵ دەبەستێ بەیانی دینەوە زۆر خۆش دەبێ بەیانێ ناسر کە متاسفانە چاوی نەدەدی لە پشتە خۆم دانا و بەلایلۆنی ڕۆیشتین باوەڕ فەرمووی ئەو دۆڵە زۆر قوڵ بوو ڕەحەوای کەوتین لەو بەریوە هەرزی کەوتین کاگناسر نەخۆش کەوت یەک هەفتەی دروست لە ماڵەدایان کوت بۆ نەخۆشی دەی کوچن لە بازی پرسنە من نازان لە کاکە بازی پرسم بزان چی بەسەرێ ناوایە وڵا بیرەوەرێکی خۆش بوو کاکە دی لە مەدرسە چی بۆ خوێندن چی بیرەوەرێک و لەو دەم هەیە کاگناسر حافزەیەکی زۆر باشیە بوو ماشەڵا زرینگ بوو بەڵام ئەمن و کوڕێکی پورم کە یادی بەخێر ئەویش مەفقود لەسەر ئەلحان نەماوە ڕۆژێکی کاگناسرمان گر بە هەردووکمان تەواوی زجیمان هەڵکرد هەمومان بە خودکاری لێ نووسی بوو هەر بۆ خۆمان شۆخیمان دەگەڵ دەکرد دوای چوینە ژوورە هەرچەند دەرسیان لێ دەپرسیەوە جوابی نەدەداوە زجی هەڵکردی ئاغا چاوە چ بکەم ئەو بیرەوە لێک نەدەتۆران وایە وەڵا هەمیشە پێکەوە بووین پێکەوە دەگەڕین داهاتوینی دەچین بۆ مەدرسەیەک سەرێت ئەم بردوومە بەخصوص لە جۆگەی کە ئەو چاوی نەدەدیت ئەمن لە جێوەی بڵم پازدا من دەمکوت پازدا ئیدی بۆ خۆی ڕەمزێک بۆ حاڵی دەبوو کاگناسر بازی دەدات جۆگەکە نەدەکەوت لە قسە خۆشەکانی هاوڕێیەتیتان بوو دەورانی مەدرسەی وایە ئەرێ وەڵا هەرەوەندەم لە بیر بوو دەنادە خدمەتتانمە سپاس کاکەی جان ئەدی پێشەوەی کە کاکە ناسر بڕۆم بۆ شاری چ بیرەوەرێک و لەو دەم هەیە بەیسلا لە چەند ساڵی ڕابردوودا مەسەلەن لێکتر کە کۆ دەبوونەوە دیارەکە دەم کاکە ناسری شێعری دەنووسی بەڵێ خۆشبەختانە ئەکسەرێ دەودەم کورسیە بوو لە دێی لە بن کورسی هەقایەت و شێعر و شتیوانەی زۆر خۆش بۆ دەکتین بۆی دەجێڕانەوە بۆی دەجێڕینەوە بۆی دەکتین هەقایەتی بۆ دەکتین زۆر خۆش بوو زۆر لی کۆ دەبوونەوە ئەرێ وەڵا زۆر هەمیشە لە کنیەک بووینەوە گەڵخان نەبوو دەم هەمیشە پێکەوە بووین ئێستا چی کە لە شارە هەموو شۆتان هەیە کاکە کەمتر زۆر کەم دەشتم سەری دەدەم زۆر کەم هەمیشە ئەویش دێتەوە سەرتان دەداتەوە ئاڵێ وەڵا ئەویش دێ وەلی حتا دەچمە من لێم تووڕە دەبێت دەڵە درێن کاتوویە حتا دەچم لێم تووڕە بووە وەڕەزیتان دەکات بایە ئەرێ وڵات لێمان تووڕە دەبێت کاگن هەر بژین کاکەی جان دەستت خۆش ئەش دەکەم چاوی منی زەحمەت و کێشە بەڕاستی هەر نازانم بڵم چی بەیانی لەبەر دەرگاکەی ماڵە کاکە ناسری ئاغابرا بووین کە کوتم پێشترێرە ماڵی کاکە ناسر بۆ ئەو کانیاوە کە ویشک بۆ هەرو کانیاوە بۆ کە مامۆستاژاکە و شێری پێ هەڵکتووە بە هەڵکەوت لە ئاوای ڕەت دەبووین کە هێندێک گوێنە و تەسویر بگرین تووشی کاکە ناسر هاتین کە هاتۆتەوە ئەو ئاواییە زایسا لە خزمەت کاکە ناسردا دەسینە ماڵە دادەنیشین تا تێر قسان لەگەڵ بکەین لەگەڵمان هاوڕێ بن مامۆستاجیان باشن شکر سپاس بۆ جەنابتان قوربان مامۆستاجان بەخێر بنەوە بەڕاستی خۆشحاڵ بووین لێرەتان دەبینین خواهش دەکەم لطف هەیە
زۆر بخێرن بۆ ئەوە یەکەمان خۆم زاحمتانی مامۆستاجی خواهشەکەم. زۆر سپاس. لە خزمەت کاکە ناسری ئاغابرای خۆشەویست ناسرا بە مامۆستا ژاکاو دەین. مامۆستا ژاکاو لە دایکبووی ئاوایی بەردەڕەشانە جایستە داوایان لێ دەکەم بە ڕێکوپێکی بۆمان باسی ئەو ئاوایی و باسی ژیانی خۆیمان لە ئاوایی بەردەڕەشان بۆ بکە. مامۆستا گیان فەرموون. تەمەنا دەکەم پێشێکی ئەرزی سڵاوم هەیە ئەرزیرادەتمەی لە خزمەتی هەموو بینەرانی بەرنامە و هەموو ستافی بەرنامە و جەنابتان ماندوو نەبوونێکیان لێ دەکەین ئینشەڵا سەرکەوتوبوون لە کاروباری خۆتاندا. ئەمن ئێستا لە بەردەڕەشان نیم بەڵێ لە دایکبووی بەردەڕەشانم ڕۆژی 20 خەرمانانی 47 لە بەردەڕەشان لە دایک بووم و دەورانی منداڵیم لەوێ بووم ینی دەورانی بەر لە سینی قوتابخانم لەوێ بووم ئەو دەم سڵامەتی 100% هەبوو تا تەمەنی 3 ساڵی دوای دوچاری نەخۆشی سوورژە بووم و وەکو ئێستا دەبینین هەم ئارزم بە خدمەتتان دوای گەیشتن بە سنی قوتابخانە بەجەڕ و بەحسێکی زۆرەوە بە حاشیەکی زۆرەوە چوینە قوتابخانەی ئاوایی و هەماهەنگیمان کرد لەگەڵ ئیدارەی فێرکاری و بارهێنانی مەهاباد و دواتر لەگەڵ ئوستان و حتا لەگەڵ مرکزی وڵات و مجەویزی ئەوەمان وەرگرت کە بە شێوەی تەلفیقی لە مەدرسە لەگەڵ ئینسان عادیەکان بین. پێیان گوتین بۆ مەسەلەی تەلفیقی ئەوە دەبێت بەهرەی هوشیتان مشەخەس بکەن. چوینە جێگایەک هەر لە نێو ئیدارەی ئامۆژپەروەش بەهرەی هوشیان بۆ گرتین وتیان 115 و دەتوانێت لەگەڵ ئینسان عادیەکان بێت. دەورەی سەرەتاییم لەوێ تەواو کردووە بە هەموو حاشیە و خۆشی و ناخۆشیەکانیەوە لە چوارمی ابتدایەوە شەرم کتۆ شەری فارسیم کتۆ دە پێشدا دواتر بۆ دەرس خوێندنەوە درێژەی خوێندن هاتوومە مەهاباد لە قوتابخانەی بانو شافعی سەکینە شافعی درێژەی خوێندنم داوە دەورەی ڕاهنماییم لەوێ تەواو کردووە بۆ دبیرستان چوومەتە دبیرستانی متاهری ڕشتەی اقتصادی اجتماعیم خوێندووە هەر لەگەڵ کوڕەکانی دی فقط بەو تەفاوەتەی کە ئەمن معلمی ڕابتم هەبوو بۆ دەرسەکانی ڕاضیات زەبان عەرەبی ئامار بۆ ئەوانە هەتا دیکتەش چونکە خەتیمە خەتی برەیلە خەتێکی بینالمللیە معلمی ڕابتم هەبوو ئەو ئیمتحانانی وەردەگرت و نمرەکانی دەدا بە حوزەی ئیمتحانات و ئەوانی لە کارنامەیدا ئەمە زوریان دەکرد بەو سوڕەتی مشکلم نەبوو بەڵام لە ئیمتحانەکانی دیکەدا منشیان دەدامێ چونکە بۆ ئیمتحانەکانی دیکە سوالەکان زۆر بوون و ئیدی لازم نەبوو هەموو هەر خەتی برەیل بێ منشیان دەدامێ دەبە پایەک لە خۆم کەمتر بە فقط منشی من با و ئیتلاعاتی خۆمی نەبا کە کۆم بکەم بکە تا سەتحی دیپلۆم هەر بەو شێوەی ئیدامەم داوە دواتر ساڵی هەفتاویەک کۆنکۆڕی سەراسەری دەرچووم دانیشگای ئازاد ئەما ڕشتەی حقوق ئەو شتێکە بە خۆم عەلاقەم پێی بوو و دەبوو چوو بامە دانیشگای ڕەفسەنجان دانیشگای ئازادی ڕەفسەنجان شرایطێکی تەبیعی نەبوو و بام بۆ مەسەلەی ئیجازەی نەدام بەتایبەت ئەو عەلاقەیەکی زۆری کە لە ماڵە بەمنیان هەبوو دایکم و بام وەک شتێکی هەر منداڵەکان کولەن عەلاقەمەند بوون بە من ئەو شرایطی ویژە بۆ من بە دروستیان نەدەزانی بەڵام بۆ خۆم زۆر ئیسرارم هەبوو کە بچم بە خاتریەوەی کە ڕشتەی حقوقم زۆر پێخۆش بوو هیچ جوابیان نەدامەوە ناچاریان کردم ئیسراف بدەم ئینسرافمدا و وا بوو ئەمنی دی ساڵی 75 زەماوەندم کرد و ساڵی 76 یەکەم منداڵمان هاتە دنیا ڕۆژان ساڵی 77 لە ئاوای ڕۆیشتم هاتمە مەهاباد هەم کاریەکانم لەگەڵ ڕادیۆ و لەگەڵ تەلەڤیزیۆن درێژەی هەبوو
و لە بەشەکانی جۆرا جۆردا کارم دەکرد وەکو واحدیش نمایشی رادیۆ من بۆم دەنووسین تەنزە تەلەڤیزیۆنیەکان میان پەردەی تەلەڤیزیۆنی دواتر بەرنامەی ڕەمەزان هەروە لەگەڵیان بووم تاوەی کە ساڵی هەشتاوەیەک تەمام گرت لە کۆنکۆردا شرکت بکەمەوە شرکتم کرد و ئەدەبیاتم انتخاب کرد بۆ خوێندن دانیشگای ئازاد لە مەهاباد هەبوو وا بوو دەرچوم بە ڕشتەی زۆر بە ڕوتبەی زۆر باش تابلۆکەی لێرە مەوجودە دکتۆر سلەیمان ئیرانزادە وانێکی کردووە تەقدیری کردووە بە خاتری ڕوتبەی باش ڕوتبەی 2 ئوستانیم پێ بوو دەورەی کارشناسیم لێرە خوێن دەگەڵ دانیشتجویانی تر ساڵی 85 وەقفەیەک دروست بوو یعنی من کارشناسیم وەرگرت و خلاص بووم دوای لیسانس ساڵی 86 قبول بووم بۆ ئارشاد یعنی ساڵێک دانیشتم بۆ فورجە کۆنکۆرم خوێند و دیسانیش ئارشاد دەرچووم ئەمن بە دەفعەکەی ئەوڵەوە کە ساڵی 71 بووە تا ئەوڕۆ 3000 کۆنکۆر قبول بووم هەر وەخت پێم خۆش بوو کۆنکۆرم شکاندۆ هیچ بۆم مشکل نەبووە و فوق لیسانس دەرچووم و ئەوشم خوێند و ساڵی 89 پایانامەم دیفاع کردو ساڵی 90 لە دانیشگای ئازاد دەرسی ئەدەبیاتم کتۆتەوە وەکو مدەڕس ساڵی 91 هەر لەوێ بووم ئەوزا ساڵی 92 ترمی ئاخری 91 بالای ترمی ئەوڵ دومی 92 لە دانیشگای پەیامی نور بووم و لەوێش وانەی جۆراجۆری ئەدەبیاتم پێ بوو دەرسم کتۆتەوە ئێستاش لە باری ئەدەبی و ڕەویش و سەبک و ئوسلوبەوە دانیشتجوەکانی خۆم تا حەدێک زۆر وابەستە بەخۆ من بازێکیان سەر تەلەگرام دەگەڵ من بازێکیان هەر بە SMS دەگەڵ من جاری وایە بە تەلەفۆن مشکلم بۆ پێشە باز دەکەن جوورێک وابەستگی ڕوحی فکریمان بە یەکتر هەرماوە ساڵی 64 هاتمە سەر کاری شاری کوردی هەڵگەرزمکردن ساڵی 4 من تا ئەو مدەتانەی دەورە ڕاهنمای شەریف فارسیم دەنووسی بۆ تەلەڤیزیۆنیشم دەخوێندەوە بەوەینەیەک شاری بەرنامەی کودک بووم دوای لە واحدی نمایشی رادیۆیی بووم دواتر میان پەردەی تەلەڤیزیۆنی دەنووسی دوای سرودی تەنزم نووسی ماوەیەکی زۆر ئەوانە کە سەرێک پێدا دەڕۆم هەمووی مدەتێکی زۆر بوونە ماوەیەکی زۆر کارم کردووە دواتر کە لیسانسم وەرگرت وەکو ئەندامی کۆمیتەی شەعر و موسیقی کە کارمان کرد ئەو شەعرانە و یا ئەو گۆرانیان تایید دەکران کە لەو شوڕای و لەو کۆمیتەی گوزەرابان کاک عەزیزی ئاڵی دەگەڵم بوو وەکو هاوکار و بەش ماوەیەکیش لەو کۆمیتەی بووم دواتر ئیتی ئەرزمکردن ساڵی 64 کاری شاری کوردیم دەست پێ کرد سروە ساڵی 64 کارەکەی دەست پێ کرد بوو 3 ژمارەی هات بەقەت دنیاکەم پێخۆش بکە مجەلەیەکی کوردیمان هەیە و دەتوانین شاری کوردی یا پەخشانی کوردی تێدا بڵاوکەینەوە ژمارەی 4م کارم بۆ نردوو و کارەکەی من چاپ کرا یەکەم بەرهەم بنووی مامۆستای دڵسۆز لە ژمارە 4 سرویدا ئەو دەم سەردەبیر مامۆستاهیە من بوو لە بیرما یادی بەخێر معلمی خۆم بوو کاک فتای قازی شکۆرانیش لە حەیات داماوە شێعرەکەم بەویدا ناردا ورمێ هەردەم کوردا ئاغاجان چی دەکوت مامۆستاهی من چی دەکوت چاوی لە شتەکەی من کەویشت کوت هەر جارش کوڕم سوزان وەختێک شتەکەی دێت فڕێدا کوتیاوانە هیچ نین ئەمەش هەردەم کوت بابا چی کوت هەر چی کوتۆ پێم ڕۆ داخلیا کوتی بابا وەڵا زۆری پێجال بوو کوتوێتی ئەگەر ئاگاولی بێ کوڕی چاک دەبێ قەولیش پێداوی بۆ چاپکەوا بۆی ژمارە 4 دەرچوو سروە شارەکەی من چاپ کرا بوو دواتر هەمکاریم لەگەڵ سروەی درێژەدا دوایی لەگەڵ مجەلەی ئاوێنە لەگەڵ هەردووکیان هەمکاریم دەکرد ئامانج ئاوێنە سروە بۆ هەموویان دەنارد ماوەیەک بۆ ڕامان دوایی بینێکیش وارە چیتر هەبوو نازانم نیوی چ بوو بەڕاستی مانگنامە بوو بڵاو دەبووە بینێکیش لەگەڵ هەمکاریم کرد ئیدی ئەوجار بۆ کۆنگرەکان ئەو کۆنگرەی سێ ڕۆژەی سروە لە ورمیە کۆنگرەی وەفایی لێرە ئفتتاحەکەی من کردم تەخمیسێکم لەسەر وەفایی نووسی بۆکو ئفتتاحی بەرنامە من خوێندمەوە دواتر کۆنگرەی فەرزانەکانی کورد لە سەنەندەج کۆنگرەی سەیتاری هاشمی لە کرماشان ئەکسەری سمینارەکانی کە لە داخڵی وستان دەبوون ئەمن لەوێ هەبوو
و دوای ئەوانش کەژاوەی دڵم لە چاپدرا لەلانی انتشاراتی ڕاهڕە و 204 سەفحەیە و تێکەڵێکە لا شەری کلاسیک و نوێ تەنز ئیدی هەمکاریم لەگەڵ ناوەندی کوردەکان درێژەی چێشە. دوای ئەوانە ئەمن تریفەی ئاواتم کار کرد کەژاوی دڵم لە بەردەڕشان نووسی تێکەڵینەوە بە بەردەڕشانی ئەمن کەژاوی دڵم لە بەردەڕشانی نووسی و هێستاش هەر وەک ڕەفیقێکی خۆم کە پێکەوە لە دێی بووین و ئەو شەوانەی پێکەوە بووین لەگەڵ لاپەڕی شێرەکانم هێستاش هەر خۆشم دەوێ و وەختێک پێم دەبێەوە دەزانم هەم خاتراتەکانی خۆم پێە دەزانم چم نووسیوە کەنجم نووسیوە لە بەرچیم نووسیوە شعری نزولی هەموو شارەکانی خۆم دێتەوە بیر ئەگەر کەژاوی دەخێنەوەی ئەمرۆژ دەکەمەوە. دواتر تریفەی ئاواتم نووسی 120 لاپەڕە لە قەتعی ڕوقەدا کەژاوی دڵم لە قەتعی وەزیریدا بوو. دواتر کتێبێکم بۆ منداڵان نووسی کۆلارە ئەو لە چاپ نەدراوە جارێ 22 لاپەڕەیە بۆ منداڵانی دەورەی ئامادەگی سەرەتایی نووسراوە. شەوی پاییزە گڤەی کوورەی دێ شەوی پاییزە گڤەی کوورەی دێ کپە کۆڵان ڕەشەبا و لورەی دێ ئەجەلی باخە بە شاراو دەخوشێ خشە خشت تەرمی گەڵا ڕاو دەکشێ وەکو ڕوخساوری گەڵاو بێ ڕەنگم کوڵی کۆنم لە دڵە و دڵتەنگم دڵەکەم هەڵدەگرێ بیرەوەری دەری دێنێ لە قەڕە و چەرمەسەری دەمێ دەمباتەوە شوێنی جاران دەمێ دەمخاوتەوە کۆڕی یاران دەمێ دەمباتەوە نێو ئاوایی شەوی جێژوان و شەوی زاوایی چەقەخانە وەکو جاران گەرمە وەتەنی خۆمە چ جێگەی شەرمە دەمێ هەنگامەی جۆرا بێنە کوڕە دۆڕای بڕۆ خورما بێنە دەمێ ڕاوێژی حەکایەت بە دەور شەڕە دێوێکە وەکو ڕۆژی حەشر دەمێ تەکبیرە لە شایی و دیلان مەی و مترب مەزە بە پێی فیلان دەستی سەرچۆپی دەبێ ئی خۆم بێ کچی فیسارە دراوسێ دۆم بێ ڕەشەلاوێک هەیە تەپڵێک دێنێ دەیکوتێ ماڕزە دەیچوخسێنێ توزە لەو نایە بە قامیشی درێژ ئافرین لێی دەکوڕی ئەحمەدە جێژ پڕی قاقایە هەوای ئاوایی لە دڵان دوورە خەم و تەنیایی شەوی پاییزی لەوێ ڕادەبرێ سەیری دنیای لەوێدا دەکرێ مڕەخۆڵت وە سەرم پیرە وڵات قەڵەمی تۆم منی ئاوارەی مات فعلاتون فعلاتون فعلات دەچەریش ڕاوم بنێن دێمە وەلات کە لە پڕ دێمە و نێو ئەم شاورە هەستەکەم گشتی لەشم زامارە بڵە زوو جێیەکە ڕاخەنڕۆڵە وەڕزم دەوری چراکەم چۆڵە. دایجا ماندوو نەبێەوە قوربان سلامەت بی زۆر مەمنون دەستت خۆش بێ دەبەرت مرە سپاس دەکەم دایجان دانێ و چێ زینەت دا زینەت جان دا هەر خەڵکی واوایی بوویەوە لە دێواوایی بەڵێ تەمەن و چەندە وەڵای 6 دەبم تەمەن درێژ بێ ئینشەڵڵا دایجانەوە خەریکی چی خەریکی زەنگاڵتنینیم زەنگاڵ بۆچی دەبێ بۆ دەپێکردنیە بۆ سەرمایە بۆ دەستانیە دادا ئەوە چۆنی دەستن یانی لە پێشدا ئەکە ئەو بەنا خوریە وایە لە ئەو خوریە بەیسلا چۆن دەیکەنا ئەو بەنا دوا چۆنی دەستن بۆمان باسکە بێت لە پێشدا دەیشوین ئەگە شتمانی شتی دەکەینەوە گەیشتمان کردەوە بە شانەی دەکەین ئەگە بە شانەمان کردەی ڕێسین دوای بیلامانیە بای دەدەین هەڵی دەکەینەوە دا ئەو دەردای دەگیرێنین بۆ گۆری و بۆ زەنگاڵ و بۆ دەستکێش و ئەبووانە ئەدی بەرماڵی لێ دروست دەکەین و چار شێوی لێ دروست دەکەین و ئەوانی شەر بە خۆتان ساز دەکەن ئەوان نەوەڵاوان جۆڵات سازی دەکامە دەیڕێسین و جۆڵات سازی دەکا دا لە مێژەوانە دەستنی ئەریۆڵای لە قەدیمەوە لحانی دیوەی قەدیمە لحان کەمترەوانە دەکرێت لە چۆ فێربوونە وڵی بۆ خۆمان فێربوون و لە گەورەی ماڵە لە دایکمان فێربوون و ئاوا داجاودم بۆچیان دەستنی بۆچی ئێستا کەمتر بۆ تۆوە لە ئەناوە ئەلحانەوە مۆ دەکەی والاتۆوە لە ئەناوە ئەلحانەوە خەریکین وردە وردە ئیشاڵان وەی کەنەوە و جەماعەتی شاڵان وەی کاتەوە
شتێ قەدیم بێننەوە بەرگۆڕێ ئیشاءڵڵا وختارە ئەدەم زیاتر لە بەرچی دەتانسنی لەبەرەوەی کە بڵێ هاتوچۆی شار نەدەکرا و شتی شاری بکردرێ یاخۆوانە باشتر بوون گەرمتر بوون گەرمتر بوون ئەرێوەڵا هاتو توێش کەم بوو ئیمکانات کەم بوو ئەرێوەڵا لەبەر ئەوەی بوو وەگەڵحان ئیمکانات نەبوو ئیدی ئیمکانات زۆر نەبوو داجگە لەوانە بۆ پیاوەکان کە دەچوونە شاخ و بەندەن و هەوارستان دەستنی لەبەر سەرما ڕانگرێ ماوە زەنگاڵ و گۆرەی بن و دەستەوانە و دەستێش دانچنی سەر کلاوە و ئەرێوەڵا بۆ کلاوەش دەستنم بۆ خۆتان ئەرێوەڵا سەر کلاوەش دەست ئەدی لیباس وەک لیباس دەبەرکردن شتی وا هەبوو بیستنن ئەرێوەڵا کراسیشمان چنیوە هەر بەو خوریەی بەڵێ ئەرێوەڵا هەر بەو خوریە کراسیشمان چنیوە دا پێما بەتەشیم بەدەستانەوە دیت وا بوو دا زەحمەت نەبێت تەشێکەش بێنن زادایە گیان بە جوانی ئەو تەشیەمان بۆ شیکەوە بزانم ئەو تەشیە لە چی ساز دەبێت لە چ دارێکی یا بۆ خۆتان سازی دەکەن نەوەڵا ئەو تەشێ دەکرین هەر لە داریش ساز دەبێ و دادی نازام لە دارە جۆزێ لە دارە هەر چێکی بێ ساز دەکرێت بیلامانی ئەوە لاتکەکەیەتی و بیلامانیەوە سەری تەشەکەی و ئەوە ژنوو کە بزمارە و لیان داوە بە خاچی وی لی دەهاڵێنین و ئاوا دەیڕێسین و ئەوە ئاوایە ئەو خوێ بە شێکراوە وایە وڵا ئەو خوێمانەوە هەوڵە شتومانە و دوای بە شەمان کردو و ئەو دار دووبارە ئاوا بە تەشی ئاوامان لێ کردو بیلامانیە لە دوومان داوە بە دەستی ئاوا لێ دەکەین بە تەشێ و ئاوا هەتا خوێەکە خڕ دەبێتەوە و جا دوایەوە بەکاری دێنین دەیڕێسین و دووبارە دوولۆی دەکەینەوە دەگەڵ داوێکی دیکە هەر بە تەشێکی دوو تەشیان دەڕێستین پڕی دەکەین لەو تەشێ ئەگە پڕ بوو تەشێکە ئەو دووبەنەی دوولۆ دەکەینەوە هەڵی دەکەین دەکەینە گوڵۆڵە دووبارە بای دەدەینەوە بیلامانێ بۆ ڕستنی ئاوایە بۆ بادانیش ئاوایە بەنەکەی قایمتر دەکا قایمتر دەبێت دەبێتە دووبەن خۆلاسە بەنی زەنگاڵ و گۆرێ و کراس وشتی دوولۆ دەبێ بەنی ڕانکوچۆغەی ئێگلۆیە ڕانکوچۆغەشی پێساز دەکەم بەڵێ ئیڕانکوچۆغەی یەگلۆیە دوولۆ نییە ڕانکوچۆغە مەسەلەن ئەوە چەندی پێدەچێت تاشەشێکی پڕکەن وڵای بەستە بۆ ێگە بۆ خۆت کاری لێ بکەی وڵای ڕۆژی وایە تەشێکی پڕ دەکایدەوە بەدەست خۆتە ئەگە کاری لێ بکەی چنینی زەنگاڵێک مەسە زەنگاڵێک یا گۆرەوێک چەندی پێدەچێ تاپساڵ و گۆرەوە پێوەی پێی دەستێدی بەسەر کاری ماڵی بەبەرەوە دەکێتە لەبەر کاران دەمێنیوە داوای دوای کارەکان دەیکەیدی کارەکان دەکەنوانە بە چەند ڕۆژ دووتێکی تەواو دەکەن تەواو دەبێگەر کاری لەسەر بکەی بە هەفتێکی تەواوی دەکەی ئەوی بەچی دەستنن ئەو شیشە باریکانە هەر شیشەن وایە بە چەند شیشان دەچندرێ بە 5 شیشەی حتمما 5 شیشە زەنگاڵ دەبی 5 شیشە بێ کراس دەبی 2 شیشە بێ سەرکلاوە هەر دەبی 5 شیشەی دەوێ وەڵاو شەشی دەوێت سەرکلاوە بەرینترە بیلامانیە زۆرتری دەوێت دازینەت فقط بە شیشەی دەچندرێن ئەریێوەڵا بە شیشەی دەچندرێن دەست و چاوت خۆش بێ دازینە جار قال بساق بە ئیشەڵڵا دەست و چاوین گۆش خۆش بێ دەبەر و مرم بە قوربان دەبم دەست و چاوی تۆش خۆش بێ خانم جان کلیمەش لەگەڵ ماماغای قسام بکەین مامەجان باشن شکر سلامەتن تشکر دەکەم سلامت بیارەبی خۆتان دەناسن مامەجان وڵایە من خەلیلم خەڵکی بەردەڕەشانم چەند ساڵە لەو ئاوایی بوومەوە لەوە تا لە دایک و بابی خۆم مامەجان چەند ساڵن ڕای 55 ساڵم تەمەەن درێژ بن نیشەڵا ماما دای خانم خەریکی چنینی ئەو شتانە بوو جەنابتان ئێستا ژۆ شتانە بەکاردێنن کەڵکیان لێ وەردەگرن دەبیان دەکەن ئەرێوەڵی بۆ سەرما لەعانیش کەڵکیان لێ وەردەگرن یانی من هەر لە ئەوڵەوە ئەو کڵاوە دیەوە بینێکە ئەو کامای لەسەر دەنیم دەنا هەر کڵاوی بنم لەسەر بووە هاوی نێژە من استیفادەم لەوەی کردوێت زیاتر لە کامان کەڵک وەردەگرن لە چی هاشتیان کە دەیچنن کەڵک وەردەگرن بە خودای زیاتر ئەمە وەڵای هەر لە خوری ئەرێوە لە خزمەت دێهیاری بەڕێزی ئاوایی بەردەڕەشانداین جاداوان لێ دەکەم زیاتر خۆیان بناسێنن کاکە جان فەرمون بەنێوی خوددا ئەمن مەسعودی مرادی دێهیاری ئاوایی بەردەڕەشان لە تەرەف خۆم و خەڵکی بەڕێزی ئاوایی بەردەڕەشان عەرزی سڵاو و بە خێراتنی ئێوە بەڕێوەبەرانی ئەو بەرنامە جوانەم هەیە
زۆر سپاس کاکە مەسعود کاکە مەسعود دەکرێت سەبارەت بە ئاوایەکە هەندێکمان ئامار بدەیت چەند نەفەر نیشتەجێی ئەو ئاواییە و چەند بنە ماڵن؟ ئاوای بەردەڕەشان 120 بنە ماڵەیە و 530 نەفەری جەمعیەت هەیە. چەندی خوێندەوار هەیە کاکە؟ حدودی 80% خەڵکی و دی باسەوادن و تەحسیلاتیان هەیە. شکری خوددا. کاکە قوتابخانەتان تا پۆلی چەند هەیە؟ پۆلی هەشتوم تا پۆلی هەشتومە قدیم کە تا ڕاهنمایان پێدەکوت تا سێمە ڕاهنمای وەلی تا پۆلی هەشتومان هەیە فعلەن لە عالی عەزیردا. بۆ درێژەدان بە دەرس خوێندن ئایا منداڵەکان دەڕۆنە شاری یاخود 10 ساڵ دەگرن دوای پۆلی هەشتوم؟ دوای پۆلی هەشتوم دەستنە جۆکتەپەی بۆ تەحسیلاتی دەبیرستان دەستنە مەهاباتێ تا دیپلۆم ئیدامە تەحسیل دەدەن. الحەمدوللیلا مەحدودیەتیان نییە بە تایبەت کچەکە؟ هیچ مەحدودیەتیان نییە بە تایبەت کچەکانیش ئیدامە تەحسیل دەدەن. الحەمدوللیلا. کاکە سەبارەت بە ئیمتیازەکان و ئیمکاناتێک کە ئاوای هەیەی بۆمان بدوێن. ئەو ئیمتیاز و ئیمکاناتی کە ئاوایی بەردەڕەشان هەیەی بریتینە لە ئاوی لولە کێشیمان هەیە، بەرق، جادەی ئیسفالت، مەدرسە، خانە بێداشت، مەرکەزی بێداشتی دەرمانی، مەخابەرات، تەلەفۆنی بەیسلا GSM-مان هەیە و نانەواخانە و مزگەوت و ئەو ئیمکاناتەنە. الحەمدوللیلا. کاکە گیان جا ئێستا سەبارەت بە کار و پیشەی خۆتان وەکو دێهیاریە و ئاوایەکە چ کارێک و کردو بۆ ئاواییە؟ ئەمە دەو مدەتیدا ئەو کارانەی کە بەرچاون ئەنجامان داون تەهیەی نەقشەی تەرحی هادی بۆ دوایە سەنەتدارکردنی خان و ماڵەکانی دێ بۆ بە هەمکاری بنیادی مەسکان، وەرگرتنی یەک دەستگا ماشێنی جەماوەری زوباڵی بۆ لە ساڵی 92ەوە، دوایە جەدوەلگوزاری بۆ بە مقداری 1500 میترمان ئەمە داتولی ئەو مدەتەیدا خەیابان و جەدوەلکەشی هەبووە، شوێنڕێزی کولی کوچە و خەیابانەکانی دێ بۆ تعریزی خەیابان و مەسیرگوشایی و مەحوەتەسازی بۆ مزگەوتیە بووە. دەست و ساو خۆش بێ. کاکە گیان خەڵکی واواییە زیاتر بە چێوە خەریکن کار و پیشەی ئەسڵێن چێ؟ کار و شۆغڵی ئەسڵی خەڵکی ئاوایی بەردەڕەشان کەشاوەرزی و دامدارێک. کەشاوەرزیەکان بە سوورەتی دێمە و مەحسوولاتێکی کە بەرهەمی دێنن گەنم و جوو و نۆکە و دامدارێکەش زۆرتر مەڕدارن دامدارەکانمان. کاکە هیچ ئامارێک و لەو کەرەسەیەکە بۆ کشت و کاڵ کەڵکی لێ وەردەگیرە هەتانە یاوایی؟ بە خودای حدودی ئەمە لێرە چل دەستگایەکمان تەراکتۆر هەیە، تەراکتۆری کەشاوەرزی و 4-5 دەستگاشمان کۆمباین هەیە، کۆمباینی بەرداشتی مەحسوولاتی کەشاوەرزی. زۆر باشە. جا کاکە گیانوێرە و ئیمکاناتە و شتانێکی هەیە دیارە حتممە پێداویستی هەیە شتان هەیە کەمبوونێک هەیە، جا دەکرێت سەبارەت بەوەش بۆمان بدوێن بزین ئەو ئاواییە چ شتێکی دیکەی پێویستە؟ وەڵاهی پێویستیەکان و پێداویستیەکانمان گازڕەسانەیە کە ئەویش دە بەرنامەی ساڵی 96دایە، دوایە ڕووکەشی ئیسفالتە، دەستڕەسیمان بە ئینتێرنێت نییە، ئانتێندەهی مۆبایلمان زەعیفە، جێگا و مەکانێک بۆ وەرزشی جوانەکانە، فەزایەک و پارچێک بۆ بازی و بۆ منداڵان و ئەوانەیە بەیسەلا ئەوانە پێداویستیەکانمان. کاکە باسی فەزای وەرزشیتان کرد، لاوەکانی ئێرە منداڵەکانی ئێرە هیچ تاالان بە دوای وەرزش کەوتونە؟ بەڵێ ڕێوەڵال ئەکسەرەن جوانەکانمان وەرزشێ دەکەن، فەتباڵمان هەیە بەیسەلا زەمینیشمان وا گوزار کردو چەند ساڵەوەی پێش بە ئیدارەی وەرزش و جوانان، وەلی هیچ ئیقدامێک بۆ سازکردنی ساڵۆنی یا ساماندەهی ئەو زمینی ئەنجام نەدراوە. تیمی فوتباڵش تیمی فوتباڵشمانێ بەڵێ. هەر بێم زەرات بن ئینشەڵا. دەست و ساوە خۆش بە کاکە مەسعود گیان. شاوە زۆر مەمنون، سپاس دەکەم. سلام علیک. باشن شکر کاکە. چاوم زۆر مەمنون یاڕای خۆش بێ زۆر سپاس. خۆتان دەناسن؟ من مەولودی ئەحمەدی خەڵکی ئاوایی بەردەڕەشانم. خەڵکی ئاوایی بەردەڕەشان چۆنە لێرن کاکە؟ وەڵی جاوە ئەوڕۆ بازارە بازارێ میرابات هەموو جەماعەت ئەو بازاڕی دێنێ ئێرە بۆ معاملەی مەڕ و ماڵات و خەرید و فرۆش و جورە شتانە دێن لێرە پێکەوە خڕ دەبینەوە معاملەی خۆمان دەکەین. ئەو بازارە چەند وەخت بەڕێوە دەچێ؟ هەموو ڕۆژی دووشەمبانەیە ئەو بازارە. هەموو ڕۆژی دووشەمە هەفتەی جارێک؟ بەڵێ هەفتەی جارێک دووشەمبانە هەیە. بە چەند وەخت دێنە ئێرە؟ وەڵی جا ئەمە چون شغڵەکەمان هەر مەڕدارێ هەموو ئەفتانە دەبی بینی دی. دێنە ئێرە چ دەکەن؟ ئەو مەڕماڵاتە چ لێ دەکەن؟ وەڵی جا و مەڕماڵاتە ئەوەی کە دەی فرۆشێ
ئەوە بۆ کوشتاری دەبن ئەوی کە پەروەرە ئەوەی کاوە بەرخۆشی دەگەڵ زاوە ئەوەی دەبنەوە ڕادەگرن و بۆ بەهارێ لێ دەخڕم بۆ مەزرایە و بۆ شیر و بۆ ڕسق و هەموو شتێکی ئیسفادە ئێوە هەموو هەفتاندان هێنێرە بە خودای ئەرێ وەڵاگە ماڵات هەبێ و ئەفتانە دەیهێنین دەبینی پوڵمان لازم دەبێ لە ڕووی نەدارێەوە دێنی وە معاملەی دەکا بۆ معاملە دێت بەس معاملەشی پێ دەکەن یا دەشکڕن وایە باڵە هەم دەکڕین ئەم دەفرۆشین ئەمە معاملەی دەکەین چی دەکەی لێ لەو بازارە جگە لە معاملەی مەڕووماڵاتەکەی وەڵی جا هەموو شتێکی لێە ئەو ئەنوای وەسایل هەرچی بتهەوێ لێتی لە میوەی لە وەسایل لە کەوشی لە پوشاک لە خۆراک هەموو شتێکی لێ ئێرە ئەو بازارە نێوانی کامە ئاوایانەیە جگە لە ئاوای بەردەڕەشان چێ دیکە دێتێرە ئەوە بادام دێ ئەو دیاتی دەوروبەری ئەو لا شامات دێ تاڵاو دێ هەموو دێن کولەن دێن هەر ئەسڵەن لە لای شاروێران ڕادێن لە مەنگوڕاتی ڕادێن هەموو جەماعەت دێ لێرە فقط پێکەوە معاملەی دەکەن ئەو ئالەمە یا کەسێکی دیکەشەیە لە دەرەوەڕاکە بێتە ناو بازارەکە یا فقط خەڵکی ئاوایەکان پێکەوە معاملە دەکەن لە دەرەوەژڕا هەیە حتا لە تارانێ ڕادێن لە شکاکان لە ڕزای خۆمان ڕادێنەوە دەیکڕن دەیبن بۆ کوشتاری ماڵاتەکەی هەر بێم زەڕەت بن کاکەجان دەست و خۆش بێ زۆر من زەحمەت و کێشاوە سەرچاوم خوددا دەگەڵ بێ کاکەجان سلامت زۆر خۆتان دەناسێنن بەڵام من قەرەنی ئەحمەدیم خەڵکی ئاوای بەردەڕەشانم کاکە قەریژنجان تۆ نەهاتوونێرە وەڵی هاتوون ماڵاتی بفرۆشین ماڵاتی خۆتانێنەوە ئەرێ وەڵا دەی چۆنە کاکە وەزە کڕین و فرۆشی ماڵات وەڵی بە خودای الحان زۆر خراپە جارە دەف وتی کاکە وەڵی بازار شکاوە خراپە لە دنا هەوڵە زۆر باش بۆ ئەم بازار شکاوە خراپە وەڵا خۆی چێ بازار شکاوە یای بە وەرز فەرق دەکا وەڵاهی گۆشتیان واری کردن بەرەو تەحتیلاتەش تەحتیلات بەسەر رادێ لە بەرەوەی زۆر شکاوە ئەو گیر و گرفتە زۆر پێش دێەوەی کە بازار بشکێوەنگۆ نەتوانن معاملە بکەن ئەرێ وەڵا پێش دێ جاری وا پێش دێرێ وەڵا زۆر پێش دێوە زیاتر لەگەڵ چه معاملە دەکەن لێرە کاکە بە خودای هەموو جەماعەتەر محاملەی دەکای دێر کە سات دەم هەر ئاوای نشینەکان زیاتر دێنێرە وەڵا ئاوانی شیرەکان دێنە زۆر دێنێرە هەر بێم زەڕەت بن ئینشەڵا کاکەجان دەست و خۆش زۆر مەمنون سلامت بشات سەلام عەلیکم چۆنی باجی سلامەتی باشە شکر سلام سلامت بیارە خەڵکی چۆن کاکە چی دەڕەشی گردەڕەش هەر سەربەیرەیە ئەرێ وەڵا خۆتان دەناسێنن ئەرێ وەڵا حامیدی خوسلەوی کاکە حەمیدجان بۆچی هاتوونێ هاتوون بازارە خەریدارە بکەین ئەو بزنەیەوەیە ئەرێ وەڵایی بنا هەر سەر بزنەتانێن ئەرێ وەڵای بزەمێناوە بۆچی دەیفرۆشن ئەرێ وەڵا بۆچی کاکە بێ پوڵیە دیسان وەڵای هەوامان کێشاوە پوڵمان نییە خەرجیمان دەوێە ئەرێ وەڵا جا هەر کات پوڵتان لازم بوو دێندان فرۆشن مەڕوو ماڵات ئەی چی لێ بکەیت بێ خەرجی دەبێ ناوەڵا ناکرێت جا ئێستا چی بازارەکە چۆنە بۆتان فرۆشەوە تا ئێستا ئەوڕۆ شکستە بۆچی وڵای شکست بۆ ماڵات بۆچی باشە بۆچی وای لێ هاتوو بۆچی کڕنی فرۆشەکەی وا دژوار وڵای نازانم گۆشتان تێ کردووە نازانم چ خەبەرە ئەرێ وەڵا دەست خۆش بێ کاکەیجان عەرەبی ئینشەڵا کە بۆتان بفرۆشرێ زۆر مەمنون زۆر ئەرێ وەڵا الحەمدلله الله سلام علیک باشە شکر کاکەیجان مەمنون چاو خۆش بێ عەرەبی ماندوو نەبنەوە قال بسا مەمنون سلامت بشات خۆتان دەناسێنن کاکە مولودی سازادە کاکە مولودیان قال بساغ بێ ئینشەڵا خەریکی چ کارێک بکە کاکە خەریکی بندارم دایاندەمەوە بۆچی دەیاندنەوە ئینشەڵا قەوی بن ئینشەڵا ئینشەڵا باقی خۆتانە کاکە باقی خۆم پێشکێشە قوربانگە کاکەجیان مەمنونم یا ڕەبی هەر ڕزق و ڕۆزیتان زۆر بێ کاکەجان باسی و کارەمان بۆ دەکەن ئەو باغ و باغداریە با خۆتان بوو فەرموتان وایە باسی و باغەمان بۆ بکەن چۆن ڕامەل دێنن چۆنی پێڕادەگەن پاییزێ پێینم دەبن کردووە ئەرهانیژە بنیان دەدەمەوە هەرسمان کردوونە ئەوە خەریکیان بۆ سەرمای باغی چێ دارەکان داری چن هەڵوە سێوە هەڵوویە شەلیلە بزانین ماشەڵڵا لە باغەکە باشیشە گەورەیە خراپ نییە بەرهەمی چۆنە باشە بە زیاد بێەوە سا بەرهەمی داوە فەرموتان ساوە ساڵ ڕابردوو با میلیۆنیەکم لێ فرۆشتش الحەمدولله الحەمدولله ئینشەڵا هەر زۆر بە ڕزق و ڕۆزیتان کارەکەتان هەر باغداریە کاکە خدایە کە شاوەرجێ دەکەین دیاوە دێمەکارەوە پس زەوی دێمەکاریشتان دێمەکارمانێ بەڵە بەوانیش ڕادەگەن ئارێوەڵەبانش ڕدەگەن کاری دیکەتان نێت زیاد لەوانە وتیان لێ دەین و ئەرێوەڵە هەر قەلب و ساغ بێ ئینشەڵا کاکەجیان بێ کاکە مەولودیان ئەی لەو لە ڕەجۆمان لە نارە نارێکی بوو بە چاوم بۆ دەڵم بە چاوان دی گۆرانیمان بۆ دەڵم بۆ دەڵم بە چاوە فەرموو کاکەجیان چاوت خۆش بە ڕەوی فەرموون هەردوو چاوە
أغرم زردي خزايل ختاي بايزين أغرم زردي خزايل كسكايم ختاي بايزين رنگ زردي كيمن كسم هاي أريدوري ولزيزي يا زريجاني أخسر ما شوايش كي ظل داري سرب السوداء تكسم هاي أريد سيني تكار نام ويزدريجان أغبى قطار هاي ترابر مشتير جوهر بارتي خورشيدي خاون كسم هاي هري سرقايا تارتي نام ويزدر ميجاني أختاكي هاي داني شم تاكي نكم دايانك تاكي هاي داني شم تاكي نكم دايانك جوهر فروش بوم كسم هاي هري ما يام وتساي نام ويزدر ميجان اي هاتو رابر قوي لك يا خوش ما بيدي لك يا آخر رشاري هاني جواني بون دي بيواي كايم هاري لدواي باي لاي توي جانا ذل باشي خويش كايم كنت ما هواري خالي هاتم بمايا والي ناس كون زيم وجوانا يا دركاود ورد خيالي هاتم بما ويالي ویسمان کە خەڵکێکی یەکجار خێنگەرم و میوانداری هەیە هیوادارم لە بەرنامەی ئەو ڕۆژمان چێژی پێویستان وەرگرت بێ هیوادارم تا ئێستا بەرنامەکانمان و بەدڵ بوو بێ لەمە و بە دواشەوە هاوڕێمان بن.